لەوانەی پێشوو گفتوگۆیەکمان کرد لەبارەی مۆزوعی ئەوەی قێزەونە یا قەبیحە کە بەرامبەرەکەی لە عەرەبیە بەرامبەر قەبیح حەسەن هەیە نەک جەمیل. جا لێرە باسەکە باسی حوسنە نەک باسی جەمیل ئەگەر بە عەرەبیەکە وەریگری. لە کوردێکە تەقریبەن جوان بۆ هەردووکیان بەکاردێنرێت. جا سوکرا دەم مۆزوعی هێناوەتە ناو مۆزوعی ستەمکردنەوەوە وەلا وەکوتم لە زۆر شتی تریشە ئەمە دێنێت وەکو ینی ئەمە زیاتر شتێکی بەڕاستی ڕاضیاتیە، ینی وەکو شتێکی نەگۆڕ بیێنیتە ناو مۆزوعەکەەوە بۆی هاوکێشەیەگەیە حەلی بێت. جاویش بۆ حەلکردنیەوە هاوکێشەیە کە ستەمکردن خراپە یا چاکە چی دێنێت؟ مۆزوعی جوانی و ناشرینی دێنێت. تاوان وەک دەمەوێت شتێکەیە کە لەوانەکەی پێشوو ڕوو نەبوو ئێستا ڕوونی کەمەوە لە مۆزوعی جوانیە بە معنای ئێستاتیکیەکەی. کاتێک ئێمە دەرک بە جوانی دەکەین وەکو چۆن کاتێک ئێمە ینی کردەیەکی چاکە کە بەرژەوەندی و خۆشی و ئەوانەی چێژ و ئەوانەی تیانە بێت، ینی لەوەوە کە تۆ بۆ ئەمە نەکەی ئەمە ئامانجت نەبێت لە کردەکە، اینجا کردەکە کردەیەکی چاکە، ینی دەبێت کردەکە خۆی لە خۆیان چی بێت؟ ئامانج بێت. ئەوەش کە جوانە و نەک هەر بەرهەمێکی جوان ئەوەی ینی ئێمە بەرهەمێکی ئستاتیکی بەرهەم دێنین نەگەرەوە، بەڵکو ئێمە بە بینینێکی ئستاتیکی لە شتەکان دەڕوانین. لە کاتێکا ئێمە دەتوانین ئەو حسە ئێستاتیکیەمان کار دەکات کە فعلەن مۆزوعی مەساڵح و ئەمانە بخێنە لاوە، تەنانەت مۆزوعی چێژ بخێنە لاوە، ئەوەنە ئێمە ناتوانین ئەو جوانی کە هەیە یعنی ئەو جوانی ناکرێتەوە لە شتەکان. لێرە مەوزوعی جوانی بە معنای ئێستاتیکەکەی لەگەڵ مۆزوعی چاکە چی دەبن؟ هەردووکیان لەو شوێنەوە یەکن کە ئامانجەکەیان لە خودی خۆیانایە و ئامانجەکەیان نابنە وەسیلە بۆ شتێکی تر، ینی ئەوەی جوانە هەر لە ناو خۆیان ئامانجەکەی تەواو دەبێت. ینی جوان شتێک نییە ئێمە شتێکی تری لێ بەدەست بێنین بکەینە وەسیلە بۆ بەدەستێنانی شتێکی تر بە معنایەکی تر. بۆ نمونە ئێمە جاری وایە دەچینە ناو تەبیعە فعلەن ئەسڵ لەوانەیە خەیاڵیشمان لای ئەوە نەبێ خۆش بکرێنەوە لەگەڵ تەبیعە ئەو سروشتێک کە دەبینین، بەڵام لە پڕ دەکەوینە ناو جۆرێک لە کرانەوە لەگەڵ سروشتە و هەست بە ئارامێکی کوول دەکەین لەناو ئەو سروشتە و ئەو سروشتە ئیتر فعلەن ئەو سروشتە عادیە نییە کە ئێمە لە هەموو کاتێکا بەلایە تێدەپەڕین و دەبینین. ئەم حاڵەتانە ئەو کاتە دروست دەبن، ینی کە تۆ نیازت بەوە نەبێ ئەو شتە ڕوودا، ینی تۆ ناتوانانی بڵێ با بچم بۆ ناو سروشت جوانی سروشت ببین، ینی داد نابێ بچی خۆشی ببینی لەو سروشتە، ئاوا جوانی سروشت ناکرێتەوە. بەڵام لەگەڵ کرانەوەی کاتێک کە تۆ نیازت پێی نییە دەکرێتەوە، کە نیازت پێی نەبوو نەتکردە وەسیلە لە خۆیان غەیەت بوو، ئەو کاتە خۆی دەکاتەوە، کە خۆی کردەوە لەگەڵ خۆکردنەوەکەیە ئەو خۆشیت دەداتێک کە تۆ
نەتکردووەتە ئامانج وە تۆ ڕوود وەرنەگێڕاوە چونکە لەو کاتا کە تۆ خۆشیەکە دەبێتە مۆزوعەت ناتوانانی جوانیەکە ببینی ئەکە ئاگات لای خۆشیەکە بوو جوانیەکە ناکرێتەوە و حست ئیش ناکات لەبەرەوە تۆ دەبێ هەموو شتێکت لەناو مۆزۆی جوانیەکە بێ ینی ئەوەی کە لەوەی کە هەیت لەو شوێنە هەیت بۆ ئەوەی لە ناو جوانیەکە بیت نەک بۆ هیچ شتێکی تر کاتێک کە جوانی ئەمانەی لێکرایەوە و نەکرایە وەسیلە فعلەن ئەوەی جوانە دەکرێتەوە ینی لە ناو مۆزوعی شتێک جوانە جوان لە ڕاستیا ئەوە نیەک بە چاو ئێمە دەیبینین جوانە ینی جوان ئەو شتەی جوانە جوانی خۆی ناکاتەوە بۆ هەموو چاوێک وەشتی جوان پێویستی بە بینینێکی جوانیشە ینی بینینێکی ئستاتیکی لەبەر ئەوە کاتی ئەم بینینەت نییە بەس ئەم بینینە چۆن دروست دەبێت ئەم بینینە بەو شێوەیە دروست دەبێت کە تۆ ئەوەی جوانە لە هەموو غەرزێک پاکی بکەیتەوە یعنی هیچ غەرزێکت پێی نەبێت وە خۆی لە خۆیە ئامانج بێت کاتێ شتێکی ترت ویست جگەر لە جوانیەکە خۆی ئەو کاتە چییە؟ ئەو کاتە جوانیەکە ناکرێتەوە بۆچی چونکە ئەو حسەی تۆ کار ناکا بۆ وەرگرتنی جوانیەکە ئەی چی کار دەکا؟ مۆزوعی چێژ و خۆشیوەوانە کار دەکات یعنی دەبێ ئامانجمان لە بینینی جوانیە خۆشی وەرگرتن نەبێت چونکە ئامانجەکە خۆشی وەرگرتن بوو جوانیەکە ناکرێتەوە بەڵام کە جوانیەکە کرایەوە خۆشیەکەش دەبەخشێت ئەمە هەر وەکو کردەی ئاکاری وایە تۆ هەر کردەیەک لە چاک بوونەوە دەکرێ کردەیەکی چاکیشە بەڵام هەموو کردەیەکی چاک ینی چاکەکردنێک نەک کردەیەکی چاک ینی هەر کردەیەک چاکەکردنە ئەگەر هاتوو لە چاکبوونەوە کرا بەڵام هەموو چاکەکردنێک کردەیەکی چاک نییە ئالێرا مۆزوعی چاکەکردن لەگەڵ هێنا ینی چاکەکردن چاکی کردەکە دووز ناکە کردەکە ناکاتە کردەیەکی چاک چاکی تۆ کردەکە دەکاتە کردەیەکی چاک ینی تۆ لە چاکبوونە ئەو کردەیە ئەنجام بدەیت جا تۆ لە هەستکردنێکی ئیستاتیک یابی بەوەی کە جوانە خۆشیەکەش دەبینی ینی خۆشیەکە جوانیەکە دروست ناکە کاتێک کە خۆشی دەبێتە ئەساسی جوانی ئەو کاتێ یەکسەر جوانی دەبێتە جوانێکی هەستەکی چونکە جوانی هەستەکی جوانیەکەی لە چیایە؟ لە چێژەکەیە ئەوەی چێژبەخشە جوانە نەگەوەی جوانە ئیتر لە بەوەی جوانیەکەشەوە ئەو خۆشیە دەبەخشێت ینی مۆزوعی خۆشیەکە شتێکی عەرەزیە بەنسبەت جوانیەکەوە ئەبێت لای تۆ عەرەزی بێ ینی شتێکە گوێی پێ نادەی شتێکە مهتەمنی پێی تۆ دەچی گوێ لە مۆسیقایەک دەگری ئاوا بچی بڵێ با بچم دڵی خۆم خۆشکەم گوێ لە مۆسیقایە بگرم ینی بۆ چاوەڕێی ئەو خۆشیەبی ناتوانانی مۆسیقاکە بیسی تۆ دەچی مۆسیقاکە دەبیسی ئەگەر بۆ ناو ماڵی ئەو مۆسیقایە ڕۆشتی بۆ ماڵەکە ڕۆشتی نەک بۆی شتێکت بداتێ بۆ سوالکردن نەڕۆشتی ئەوە دەرگات لێ دەکاتەوە ماڵ بەس کە ڕۆشتی شتێکی لێبێنی ئەو ماڵەکە مۆزۆ نەبوو ئەوە نەبوو کە تۆ بچیتە ئەوێ وەکو چۆن دزێک کە دەچێتە ماڵەگامانجیەوە نیە لە ماڵەکە دانیشتێ بۆ ماڵەکە ناچێت بۆ شتێک دەچێت لە ناو ماڵەکەیە بێنێتە دەرێ ئەوەی کە بۆ ماڵەکە دەچێت ئەو شتەشی پێ دەدرێت ئەوەی بۆ شتەکەت دەچێت و بۆ ماڵەکە ناچێت ناتوانێت ئەو شتە بەرێت کاتێک کە ئاوابوو یەکسەر جوانیەکە دەبێتە جوانیەکی ڕواڵەتی و نایستاتیکی دەبێتە جوانێکی ئیرۆتیکی بۆ نابێت ئێستاتیک یا لەبەرەوە جوانی ئیستاتیکی پەیوەندێکی جەوهەری هەیە لەگەڵ کردەی لەگەڵ چاکە لەوە لەگەڵ کردەی چاکە ینی کردەی ئێستاتیکی و کردەی
کردەیەکی چاک هەردووکیان لەوەوە پەیدا دەبن کە ئامانجەکەیان لە خۆیانایە لە دەرەوەی خۆیانە ینی تۆ ئەم کردەیە ناکەی بۆ پاداشتێ ئەم کردەیە ناکەی بۆ فلانی هەر لەبەرەوە شەکاری هوەری کاتێک کەسێک کارێک دەکا بۆ ئەوەی بیکاتە پیشە ئەم کارە ئیتر کارەکە لە هوەریەتیەکەی خۆی دەکەوێت لەبەرەوە هوەر پیشە نییە وەک کردەی ئاکاریش کردەیەکی پیشەی نییە ئێستا وابزانم ڕۆشنەوە مۆزوعی کە لە کۆرسوانەکەی پێشوو کردمانەوە لەبارەی مۆزوعی ستەمکردنایە خەزەونە لەکەوە خەزەوە تاوان کاتێک ئێمە زاڵمێک دەبینین وە کێشەکەەوە بۆ برادرانە پرسیاریان کرد وتیان خەڵکێکەیە بۆ کەسانێک زاڵمەوە بۆ کەسانێک زاڵم نییە بۆ کەسانێک کە زاڵم نییە جوانە بۆ کەسانی زاڵمە ناشرین تاوان هەم ئەمانش کە ئەو زاڵمە لەلایەن ینی زاڵم نییە و جوانە هەم ئەوانش کە زاڵمە و جوان نییە هەردووکیانم حکومەی کە دەیدەن حکومەکی ئیستاتیکی نیە بۆچی چونکە لە بەرژەوەندیەوە دراوە دەبێت و ئەمەن لەم شتانە ئەو شتە داماڵی اینجا ئەو حسە دەکەوێتە ئیشەست بەوە دەکات قەبیحەیانە لەبەرەوە ئەگەر ئێمە مەوزوعی بەرژەوەندی تێکەڵ بە حسەکەمان بوو ئێمە ناتوانین فعلەن وەکو پۆلیس ناتوانین لە ستەمکارە چی ببینین یا لە ستەمکاریە قەباحەت ببینین ینی قێزەونی ببینین ئەی پۆلیسیش لەوێ وەیەکە ینی هینەکەی لێرایە وەکو بڵێ هەچەند پۆلیس لێرە دەڵێت شتێکی قێزەونە ینی ئەوە دەڵێکە قێزەونە شتێکی ناشرین ینی لە ناو پۆلیسا مۆزوعی بەرژەوەندی لەولاوە هەیە بەڵام حسە ئێستاتیکیەکەی فعلەن حسێکی زیندووە چونکە ئەو پێ وایە ستەمکار بۆیە خۆشبەختە ئەگەر هاتوو ئەو دەسەڵاتەی هەیەی لە بەرژەوەندی بۆ سوودی خۆی بەکاری هێنا ینی تاوانەکەی کرد بەڵام سوودی خۆی تیا بوو نەک زەرەر سزا بدرێ لەسەریەوە زەرەر دەدا ینی لێرە مۆزوعی ئێش و چێژ و ئازار مۆزوعی سوود و زیان مۆزوعی تەنانەت خۆشی و ناخۆشی ئەمانە دەبێت چی لەکەین ئەمانە دەبێت بەرینە دەرێ اینجا فعلەن دەتوانین حکمێکی ئیستاتیکی دروست لەسەر شتێک بێت جا حکمی ئیستاتیکی بەم شێوەیە کاتی ئەمانەی لێردا دەماڵی ئەو کاتە دەبێتە حکمێکی ضروری حکمێکی قبلی بۆچی ینی چی قبل دەبێتە حکمێکی ضروری یعنی هەر ئینسانێک کاتی ئەم شتانەدا دەماڵێت لەو شتە قەباحەتەکە دەبینە وەسی پێ دەکەن هەر ئینسانێک لە هەر شوێنێک دێت ینی ئەوەی کە نسبیە لێرە نامێنێ بە نسبەت فلانەوە ناشرینەوە بە نسبەت فلانەوە جوان ینی بۆی ئەم نسبی گەراییە نەمێنێ و هەتا ئەم نسبی گەراییەژە بێت ئەو حکمە حکمێکی چی نییە حکمێکی ضروری نییە بۆچی حکمێکی ضروری نییە هەر ئەسەر حکمێکی تەواویش نییە بۆچی چونکە لە یەک کاتە ئەم شتە ئەمە هەم جوانیشە و هەم ناشرینە کە ئەمە ناکرێ ئەمە لێکجیە کە حکمەکە نسبی بوو لێکدژەکە دروست دەبێت لە شتەکە بەس ئەو کاتە تۆ لەبەرەوە لە تەرەفێکەوە سێری دەکەی لێکدژەکە نابینرێ بەڵام ئەگەر تۆ بیتە دەرەوەی ئەمە لە دەرەوەی ئەمەوە سەیریکەی فعلەن لێکدژەکە دەبینی تاوان زۆربەی شتەکان ناوان لەبەرەوە ئەو حسانەی کە حسی ڕاستەقینەی ئێمەیە لە دەست چووە هەر لەبەرەوەی حکمەکانمان دایمە حکمی ضروری نین حکمی نسبین جا لە مەوزوعی جوانیە بۆ نمونە هەر میلەتێک گۆرانی و مۆسیقای خۆی هەیە تاوان ئەم فۆرمەی کە ئەم مۆسیقا و گۆرانی هەیەی تایبەتە بەو میلەتە و لەگەڵ یا سازە بەڵام هونەرێکی باڵا بە هەر کام لەم فۆرمانە کە دێتە ئاراوە لە هەر کام لەو فۆرمانە هونەرێکە کە لە لای ئەوانەش کە ئەم فۆرمە لەلایەن فۆرمی هونەری خۆیان نییە هەر چییە هەر جوانە و هەر
خۆشە. ئەگەر دەنگێکە، ئەگەر مۆسیقایەکە، ئەگەر فلانێکە، بۆ نمونە مۆسیقایەکی ئێمە هندێ سوورەکان دێنین بەرگێمان کە ئالەتێکی زۆر تایبەتیان هەیە و مۆسیقاکەیان فۆرمێکی تایبەتی هەیە. ئەگەر فعلەن ئەوەی کە مۆسیقاکە لێ دەدا لەو ئاستە ئستاتیکیا لێدا، ئەوە چییە؟ ئەوە هەر کەسێکی تریش ماوەیە گوێی لێگرت ئەو کاتە دەتوانێت چی بکە؟ ئەو حکومە بدا کە ئەم مۆسیقایە خۆشە، ئەم مۆسیقایە جوانە. لەبەر ئەوە لە ناو هونەرە لۆکاڵیەکانە، ئەوانەی کە فۆرمەکەیان لۆکاڵیە، فۆرمێکی لۆکاڵیان هەیە، کاتێک کە لەو ئاستا ئەم هونەرە دێتە ئاراوە لە ڕووی هونەریەوە چییە؟ لۆکاڵی نییە، جیهانیە، ینی لە هەموو شوێنێکەم شتە هەر جوان. بەڵام ئەوانەی کە نەقسیان هەیە لەم بنەما ئێستاتیکیان ئەوەی ئێستاتیکیە لە ناو هونەرەکە حزورێکی تەواوی نییە، ئەو کاتە لە ئاستە لۆکاڵیەکە بە جوان دەزاندێ و جوانیەکەی ڕەبتی بەچیەوە هەیە؟ ئەو کاتە ڕەبتی بە فۆرمەکەەوە هەیە، چونکە ئەو فۆرمە سازە لەگەڵ سروشتی ئەوە، بۆیە لە لای جوانە. یعنی ئەم دوو جۆرە لە حکمدان لەسەر جوانی، یەکێکیان حکمدانێکی ڕواڵەتیە کە ڕەبتی بە سازیەوە هەیە، ئەمە و گونجانەوە هەیە، ئەمە گونجاوە بۆ تۆ. ئەوی تریان چییە؟ ڕەبتی بەو ڕوحە ئێستاتیکیەوە هەیە، شتێکی چییە؟ شتێکی ڕەهایە، ینی وابەستە نییە. و تەمان ئەوانەش کە دەتوانن بگەنە ئەو بیستنە ئێستاتیکیە بۆ گۆرانیەک، ینی مۆزوعەکەرەوە نیە دەنگەکە ئێستاتیکی بێ، ئەوەش دەیبیسێ ئایا ئێستاتیکیانە دەیبیسێ. تەمان ئەوانەی کە ئێستاتیکیانە دەبیسن ئەوانەش خەڵکانێکی زۆر نین، ئەوەی چونکە ئەو هەستە دەجوڵێنێ، ئەو مۆزوعی حسنەکە نییە، مۆزوعی چییە؟ جەمالەکەیە، ینی جوانیە، ئەوەی جوانێکە لە فۆرماین دەبێت و فۆرمەکانیش بە نسبەت میلەتەکانەوە جیاوازن و لە سروشتی و میلەتانەوە ئەو فۆرمانە پێیابوون و ئەوە لەگەڵ ئەو فۆرمانە ئاسازن. لە ئەمانە دەبێ ئێمە هەمووی تێبگەین. اینجا لەوە تێدەگەین کە سوکرات باسی ئەوە دەکا ستەمکردن قێزەونە، ئێمەش دەتوانین هەست بە قێزەونیەکەی بکەین. یانی دەبێ بەو هەستە ئێستاتیکیە ئێمە هەست بە قێزەونیەکەی بکەین. تاوان مەزلوو قێزەون نییە. ئەمە ئەگەر تۆزی خۆتان ئەو هەر بەو هەستەوە سێری کەن، شتەکان دابڕێنن لە ئەو شتانی کە حکومەکە دەستکاری دەکات، نسبی دەکاتەوە، ئەوە کاتە ئێم بە ئاسانی دەتوانی هەستی پێ بکەیت لە خۆتا کە ئەم شتە ئەوەیە. ئێستا با بێنە سەر مناقەشەکە بزانین بەرەو کوێ دەڕۆ. تاوان لێرە خراپ و چاکمان هەیە، جوان و ناشرینمان هەیە. سوکرات ناشرین یا قێزەون با دووشت دوو خاصیت تهدید دەکات، یا زەرەری هەیە یا ئازاری هەیە، یا ناخۆشی دەدات، ناخۆشی پێ دەدات، ئازارت دەدات. ئازار بەمانە حسیەکەی نا. ئەگەر یەکێکیانی ینی دەبێ هەر یەکێکیانی تیاابێ، یا دەبێ هەردووکیانی تیاابێ، یا دەبێ یەکێک لەمانەی تیاابێ. ینی ئەوەی قێزەونە یا دەبێ زیانی هەبێت بۆیە قێزەونە، یا دەبێ ئازاری هەبێ بۆیە قێزەونە. تامان لەو لاشەوە ئەوەی خراپە هەر بە ئامان شێوە زیانی هەیە و ئازارە دەدا. تاوان لێرە خراپە ئەکووتمان بنەمای چییە؟ ئەو بنەمای سوود و بەپێ بنەمای سوود و سوودوینەکە دیاریکرا، وەکو چۆن پۆلیس دەڵێ دوات دەڵێ تۆ لەبەر ئەوە مۆزوعی سوود و زیانت کرد بە بنەمای جوانی، ئەوە من قسەکانم قبوڵە. بەڵام تەمان بنەمای جوانی وەکووتمان هەر لە جوانی خۆیەتی لە دەرەوەی خۆیانە. بە سوکرات ئەمە دەیانێت تاوەکو لەو ڕێگەیەوە کە
لەو ڕێەوە ئەسەن ساغی کاتەوە کامە بەو شێوەیە ینی لەو شتێکە لەگەڵ ئەوە متتەفقە لەو یا بەڵگەکاریەکە دەکات طبعا لای پۆلس مەوزوعی ئەوەی قێزەونە ینی قێزەون و خراپ لە لای ئەو دوشتی گیان جوان و باشیش لە لای ئەو دوشتی گیان لەبەر ئەوە ستەمکردن لای ئەو قێزەونە بەڵام باشە کابزانی سوکرات لەکوێوە ئیتر دێت ئەمە ساغ دەکاتەوە کە ستەمکردن خراپترە لە ستەم لێکردن ئەوە تا لێرا و سوکرات بنەمای مۆزوعی ئەو بنەمایە دیاری دەکا کە شتێک دەکا بە جوانی یا شتێک دەکا بە ناشرین سوکرات دەڵێ ئایا ئێمە بە شتێک ناڵێن جوانە ئەو شتە بۆیە پێی دەڵێن جوانە چونکە یا ئەوەیە خۆشیێکمان دەداتەیە ئەوەیە سوودێکمان پێدەگەێنێ بۆیە پێی دەڵێن جوانە فەرزان تەنێک هەر تەنێک لەوێەوە دەڵێن جوانە چونکە یا خۆشیمان پێدەدا یا سوودێکمان پێدەگەێنێ تەمان ئەو بنەمایی لێرە بۆ جوانی هەیە ئەوە نەبوو ئەوە نییە کە من پێشتر باسم کرد ئینە ئێستاتیکێکە و لێرە ئەو دێت ئەو تەسەورەی بۆ جوانی لای پۆلس هەیە ینی بۆ جەمال هەیە ئەمەی کە لێرە هەیە کە جوانی دڕەپت کرد بە سوود و بە هینەوە خۆشیەوە ئەوە ئەو کاتە دەبێتە جوانی بە معنای جەمال نەک بە معنای حوسن ئەتر کۆمەڵە نمونە دێنێتەوە دەڵێت تۆ بە مۆسیقایەک دەڵێ جوانە بە دەنگەکانە و دەنگانەی کە لا جوانن چین ئەوەیە یا ئەوەی خۆشیەکت پێدەگەێنی یا سوودێکت پێدەگەێنی شتانێک بڵێن دەنگە یا شێوازی ژیان فەرزن تۆ دەڵێ شێوازی ژیانی ئەوروپی شێوازێکی جوانە بەس شێوازی ژیانی ئەمە شێوازێکی ناشیرینە ئەمە لەکوێوەیە لەوەیە ئەو شێوازە کە تۆ تەسەوری دەکەی هەست دەکەی سوودێکت پێدەگەێنێ بۆیە جوانە یا خۆشیەکت پێدەدا بۆیە جوانە بەس ئەوەی ئێرە دەڵێ ناشیرینە یا ئەوەیە زەرەرێکت پێدەگەیەنی یا ئەوەیە ئازارت دەگەێنێ ئەوەی کە سوکرات لەبارەی قێزەونی ستەمکاریەوە ینی دەکات ئەو حکومە دەردەکا حکومەکە تاوان بە پێی بنەمای زیان و ینی زەرەر و سوود لەگەڵ خۆشی و ناخۆشی بە پێ و دوو بنەمایە شتێک لە دیاری دەکات کە جوانە یا جوانیە یعنی شتی قێزەون ئەوەیە کە ناقص خۆشیە و ناقص سوودە بەڵام شتی جوان ئەوەیە زائد سوودە یا زائد خۆشیە یا زائد سوودە یا زائد خۆشیە یا زائد هەردووکیانە یعنی ئەوەی جوانە یا خۆشە یا بەسوودە یا خۆشیشە و بەسوودیشە ئەوەی قێزەون و ناشرینە لەوێەوە قێزەون و ناشرینە کە زەرەری هەیە و ناخۆشیش دەدا طبعا ئەگەر ئەمانە ئێمە لەوێ وەریگرین ئەوەی جوانە خۆشی دەدا و سوودیش دەدا یعنی جوانیەکە بکەینە ئەساس بۆ سوود و خۆشیەکە ئەوەی تر بنەماکە دەبێتە بنەما ئێستاتیکەکە بەڵام ئەگەر ئەم دوانە بکەینە بنەما بۆ ئەویان ینی ئەمان ئەگەر ئەمانەی تیان نەبێ ئەوە جوان نییە نەک ئەگەر جوان بوو ئەمانەی تایە ئەمە ینی لێرە مەرجی جوانیەکە وا دەکا کە ئەم دوانە دروست بێت ینی ئەگەر جوانیەکە نەبێ ئەمانی نەک ئەگەر ئەمان نەبوون ئەو شتە جوان نییە و بەمانە شتەکە جوانە نە ئەمە
شتەکە جوان ناکات چونکە بەمانە جوان بێ ئەو شتە جوان دەکرێت بەڵام کاتی ئەم شتە ئەم دوانە دەدات ئەوە لەبەرەوە جوانە بۆیە ئەم دوانەش دەدات یعنی ئەو کاتە ئەم دوانە جوانیەکە دەیدات نەک ئێمە دەیدەین بە شتێک جوانی بکەین ئێمە شتێک وا لێ دەکەین خۆشیمان بداتێ ئاوای لێ دەکەین سوودمان بداتێ بەما جوانی دەکەین ئەمە جوان کردنامەیە بەڵام ئەگەر شتەکە لە خۆیان جوان بوو لەگەڵ جوانیەکەیە یەکێک لەم شتانە لێی دەردەکەوێت تەبان تەسەور دەکەمەوە سوکرات لەمەوە ئەو شتە دەڵێ بەڵام پۆلس بەعەکسەوە شتەکە وەردەگرێت یعنی پۆلس پێی وایە سوکرات زیان و ئێنەکەی بە زیان و ئازارەکەی بە بنەما داناوە بۆ شتی ناشرین بەڵام خۆی سوکرات ناشرینیەکەی کردووە بە بنەما بۆ پەیدابوونی ئەم دوانە ئێستا بزانین مناقەشەکە چی لێ دێت طبعا ئەڵێ با یەکەم جارەوە تاقیکەینەوە مادام شتی خێزەون لەویا متەفقین شتێک ناشرین و خێزەون بێت لەوەوە قێزەون و ناشرینە یا پێی دەزانین قێزەون و ناشرینە چونکە یا ئازارمان دەدا ینی تووشی ناخۆشیمان دەکە یا ئەوەیە تووشی زەرەرمان دەکە یا ئەوەیە تووشی هەردووکیانمان دەکا پێکەوە ئەڵێ با یەکەم جار ئەوەی خۆشیەکە تاقیکەینەوە بیخێنە ناو گفتوگۆوە ئایا ستەمکاری بۆیە قێزەونە چونکە ناخۆشیمان پێدەدا چونکە ئازارمان دەدا پۆلس دەڵێ نەخێر هەرگیز وانی یعنی ستەمکاری لەوێوە قێزەون نییە کە نامان خاتە ناوخۆشیەوە بۆچی چونکە لای ئەو ئەرخیلاوەز ستەمی کردووە و لەگەڵ ئەوەشا لە خۆشیایە لەبەر ئەوە حەزە بە ئەو لە خۆشیایە بەپێی ئەوەی کە پۆلس وە تەسەوری گشتی بۆ ئەو کەسێک کە شتانەی هەبێ مادام ئەو شتانەی هەیە کەواتە خۆشبەختە یانی چی یانی لە خۆشیایە ئەڵێ هەرگیز وانە ینی کەواتە قێزەونیەکە بەچی نییە لەوە نییە کە لەوە پێی نازانین قێزەونەکە ناخۆشیمان دەداتێ ئەڵێ دەی ئەگەر وا بێت تۆ وت ستەمکاری قێزەون و منیش وتم قێزەونی شتێک بەوە دیاری دەکرێت کە زیانی هەبێ یاوەکو ئازارت بدا ینی ناخۆشیت بداتێ ئەگەر هاتوو تۆ پێت وا بێ لەوەوە کە ناخۆشی دەدا لەوێوە قێزەون نییە کەواتە دەبێت لەوی تریانەوە قێزەون بێت ئەوی تریان چییە؟ لە زیان گەیاندنە هەرە کەواتە ستەمکاری زیان دەگەیەنێ بەڵام ستەمکاری خۆشی دەبەخشێت تاوان پۆلس لەسەرەوە متتەفقە کە قێزەونیەکەی لەوەیە کە زیان دەگەیەنێ ینی لەبەرەوەی زەرەر دروست دەکا بۆیە قێزەونە نەک لەوێەوە کە تووشی ناخۆشیمان دەکات چونکە لای ئەو وەکووتمان ستەمکاری تووشی خۆشیمان دەکات مادام ستەمکاری تووشی خۆشیمان دەکات با زەرەر دەریش بێ ئەوە چییە؟ ئەوە خۆشبەخت ینی ستەمکار خۆشبەختە بەدبەخت نیە ئەو کاتە خۆشبەختی بەسراوە بەچێەوە بە خۆشی و چێژوو ئەوانەوە خدامان لە شوێنێکی تیشە لە شوێنێکە پۆلسەر دەڵێ ئەی ئەو کەسە خۆشبەخت نییە کە لە سزاکە کاتیا و ستەمکارە ئینقلابی بەسەرا دەکرێت کەسێکی ستەمکار دواتر دەرباز دەبێت لە سزاکە و دواتر دێتەوە شارەکە حکم دەکا و بەکەیف بە ئارەزووی خۆی و بە حەزەکانی خۆی تێر دەکا ینی تێرکردنی حەزەکان لای ئەو عبارەتە لە خۆشبەختی حەزەکانیش ینی چی؟ ینی ئەو خۆشیی کە خۆشی ئەستێکەکەیە لە لامەن دروست دەبێت اینجا سوکرات دێت
ئەڵێ لێرە تەبەن خاڵێکی تر بۆ ستەمکاری دەچێتە سەر ستەمکاری. ستەمکاری لای پۆلس قێزەونە، بەڵام زیان بەخشیشە. یعنی ستەمکاری قێزەونترە، ستەمکردن قێزەونترە لە ستەم لێکران، و ئەوەشی ساخ کردەوە کە زیان بەخشتریشە لە چی؟ لە ستەم لێکران. تەبەن لێرە کە دەڵێن زیان بەخشە، زیانەکە بۆ کێیە؟ ئەمە لە ڕاستیا پرسیارە لێرە نەکراوە. زیانەکە ئەوەی کە لێرە باز دەکرێت لە ڕاستیا زیانەکە بۆ ئەگەر بۆ شخصەکە بێ، یعنی من وابیر ناکەمەوە پۆلس لەوێوە وتویەتی زیان بەخشە چونکە زیانی هەیە بۆ ستەمکارەکە، لەوێوە وتراوە زیان بەخشە چونکە زیانی هەیە بۆ هەر شتێک. یعنی بۆ نمونە ستەمکار لە ناو دەوڵەتە زیانی هەیە بۆ دەوڵەتەکە، هەموو شتێک پەک دەخا، بەس خۆی کارایە، خۆی چالاکە. یعنی بە مەوزوعی ستەمکاری ئەو دەوڵەتە بەهێز نابێ، ئەو دەوڵەتە دەڕوخێ، ئەو شارە دەڕوخێ. کەواتە چی هەیە؟ ستەمکاری زەرەری هەیە، بەڵام زەرەر بۆ کێ؟ بۆ خاوەنەکەی نا، چونکە خاوەنەکە لە ڕێگەی ئەمەوە قازانج دەکات، یعنی ئەوەی کە ستەمکارەکە دەکات، عەفوەن ستەمکارەکە قازانج دەکات. کاتێ ستەمکارەکە ماڵی بۆ نمونە حکومەت دەبات، زەرەر دەدا بەمە لە کێ؟ لە خەڵکی تر، لە حکومەتەکە، لە فلانەشت. بەڵام بەمە قازانج بەچی دەگەێنێ؟ قازانج بەخۆی دەگەێنێ. لەبەرەوە دەبێ فعلەن لێرە زەرەردانەکە چی بێ؟ زەرەردان نەبێت لە خۆ، زەرەردان بێ لەوی تر. ئەو کاتە کە دەڵێن ستەمکار قێزەونە، یعنی لە ئێمەوە قێزەونەکە دەیبینی، یعنی وەکو بابەتی قێزەونە، یعنی قێزەونی ستەمکارەکە بەم پێیە ئێمە دەرکی پێ دەکەین، نەک ستەمکارەکە خۆی. چونکە ئەگەر ستەمکارەکە دەرکی پێ بکە بۆ خۆی، وەستیش دەکات زیان دەگەیەنێ بەخۆشی، چونکە ئەو کاتە خۆشی دێتە دەرێ. ئەنی ئەوەی کە بە قازانج دەبینێ بۆ خۆی بە زیان دەبینێ، ئەو کاتە چییە؟ نایکات. بەڵام ئەو لەبەر ئەوە ناتوانێت بێتە دەرەوەی خۆی ببینێ، نایەوێت بێتە دەرەوەی خۆی ببینێ. ئەوە چیە؟ ئەو مۆزوعە هەز بە قێزەونی خۆی ناکە، هەز بە ئەوە ناکە ئەوەی دەیکا زەرەر دەدات. وەکو وایە کە کەسێک کۆمەڵە کەس پێکەوە لە شوێنەکان، ئەم شتە بۆ هەمویان مشتەرەکە، وەکەوەی کەسێک لە ناو کەشتیەکان، کەسەکە دێ کەشتەکە کون دەکا لە کەشتەکە کە کونی دەکا لە شوێنەکەەوە ئەمە دەکا کە قازانجی بۆ خۆی تایە، هەرەوە دەبینێ. نازانێ ئەگەر زەرەر لەوانی تریش بکەوێت لە ئەمان کاتە زەرەر لە خۆشی دەکەوێت. ینی ستەمکار زەرەری گشتی نابینێ کە لامان کاتە زەرەرە بۆ خۆشی. بۆچی؟ چونکە ئەو خۆی لە ناو گشتە نابینێتەوە، یعنی ئەو خۆی شتێکە لە دەرەوەی گشت، هەز دەکات لە دەرەوەی کەشتەکەیە، یعنی ئەوەی کە کەشتێکە کون دەکا وا نابینێ لە ناو کەشتەکەیە، وا دەبینێت لە دەرەوەی کەشتەکەیە. کە وای بینی لە دەرەوەی کەشتەکەیە، یعنی ئەمە قازانجی بۆ من هەیە، زەرەری بۆ ئەوانی تریشە بێ، ئەوە کێشە نییە. لەوە تێناگا کە زەرەری بۆ ئەوانی تریشە بوو، مادام ئەویشە لەوەیە، ئەوە لە عینی کاتە زەرریشە بۆ ئەو. وە پۆلس کە دەڵێ زیان دەگەیانێ، لەوانەیە لە بینینی یاری لەوەوە کە ئەم وەکو بابەتێک سەیری دەکات، ینی سەیری ستەمکار دەکات. وە ستەمکار وەکو بابەتێک سەیری خۆی ناکاتەوە. دوایەوە کە دەردەکەوێ ستەمکردن هەم قەزەونە و هەم زیانیش دەگەیەنێ. اینجا سکورات پێی دەڵێ
ئەڵێ تۆ ئێستا گەیشتیتەوەی کە ئەمە وایە یعنی کە ستەمکردن زیان بەخشترە لە ستەم لێکران ئەی ئەوەت بیر ماوە کە تۆ لەگەڵ هەموو خەڵکیدا هاوڕابووی لەسەر ئەوەی کە ستەمکردن قەزەوەندترە لە ستەم لێکران ئەڵێ بەڵێ سکراتیش دەڵێ بەڵام ئێستا وا دەبینی کە زیان بەخشتریشە پۆلس دەڵێن و کۆلی لەوە ناکەم اینجا سکرات دەڵێ باشە تۆ ئەوەت دەوێت کە هەم قەزەوەندتر و هەم زیان بەخشترە ینی ئەم دوو خاسیەتەی تایە تۆ ئەوە دەوێت شتێکت دەوێت کە هەم قەزەوەندتر و هەم زیان بەخشتر بێت چەندە خۆشی دەگەیەنێ بەڵام هەم قەزەونە هەم زیان بەخشترە لەوی تریان ئەویتر نە قەزەونە نە زیان بەخشە بەڵام ئازاری تایە ینی زوڵم لێکران ئازاری تایە ینی ئازار دەگا بە خۆشیەکەی زوڵم لێکراوەکە ستەم لێکراوەکە بەڵام ئەوەی کە ستەمەکە دەکا لە دەرەنجامی کردەکەی قازان هینە دەکا خۆشی دەبینێ لەوەی کە دەستی دەکەوێت ئە لێرەوە کە هەم ئەم خۆشی دەبینێ ئەو ناخۆشی دەبینێ بەڵام ئەم قەزەونە وە زیان بەخشیشە لەم بینی ئەم دوانە کامیان هەڵدەبژێری یعنی ئەویان هەڵدەبژێری کە لەبەر ئازارەکە لەبەرەوەی ئازاری هەیە لە کاتێکە ئەم دوانەی تیانە ئەوەیان ڕەت دەکەیتەوە ئەوی تریان هەڵدەبژێری کە ئەم دوانەی تایە و بەڵام ئازاری هەیە لێرە پۆلس دەڵێ نەخێر منیش ئەوە هەڵ نابژێرم ینی کەواتە ستەمکردن قەزەونە زیان بەخشە ئەگەر چی ئازار بەخشیش نەبێ بەڵام ستەم لێکران نە قەزەونە نە زیان بەخشە ئەگەر چی ئازار بەخشیش بێ ئەگەر لە بنەمای ئێش و بڵێن چێژ و ئازارەوە ئێمە سەیری ستەمکاری بکەین ئەوە و کاتە ستەمکردن بکەین یا ستەمکاری بکەین ئەوە ستەمکردن هەڵدەبژێرین ئەوە پێمان خۆشە ستەم بکەین نەک ستەممان لێ بکرێن بەڵام کە ئەومان زانی ستەمان لێ بکرێن نە قەزەون دەبین بەو ستەمە نا زیانیشمان پێدەگا بەو ستەمە بەڵام ئازارمان پێدەگا ئەوە و کاتە ئێمە چی دەکەین ئێمە ستەم لێکرانەکە هەڵدەبژێرین تەوان مەوزۆی زیانەکە بەڕاستی شکاری تایە چونکە کەسێک کە ستەمی لێ دەکرێت بەڕاستی زیانی پێ دەکەوێت چۆن زیانی پێ ناکەوێت ینی ئەم لەسەر ئەساسی زیانی ئەو خۆی قازانج دەکات لەبەرەوە من لەمە بەڕاستی شکالێکم هەیە ینی لە سەلماندەکەی سکراتە شکالێک هەیە ئەگەر ئێمە بەشتەکە بە شخصی وەرگین ینی بە گشتی وەرینەگرین لە نەتیجەکەی نەکۆڵینەوە لە شتی تر نەکۆڵینەوە تەنها بەمەنە لە ڕاستە تەنها بەمەندا لای من پێم وایە ستەمکار زائد سوود وەرگرتنە ینی ستەمکردنەکەی سوودە بۆ ئەو و لە عینی کاتیشە خۆشیشە بۆ بەڵام ستەم لێکراوەکە لە ڕاستیە هەم زەرەر دەکا و هەم ئازاریشی پێدەگا بەڵام تاکە شتێکە لەما هەیە و لەوانیە ئەوەی کە جیای دەکاتەوە ئەگەر لێرەوە سێریکەین تەنها مۆزوعە ئێستاتیکەکەیە ئەمیان ناشرینە ئەویان ناشرین نییە ئەویان ناتوانین بڵێن جوانیشە ناشرین نییە ئەیتر لەکوێوە ئێمە دەتوانین ئەوە ساخکەینەوە کە ستەمکردن ینی خراپترە لە ستەم لێکران لەبەرەوە من هەست دەکەم ئەم بنەمایی کە سکرات پشتی پێبەستووە بۆ ئەوەی ساغی کاتەوە کە ستەمکردن خراپترە لە ستەم لێکران لە ڕاستیا بنەمایەکە جاکردنەوەکەی بە ئاسانی پێ ناکرێت و نامانگەێنە بەو نەتیجەیی کە لێرە سکرات پێگەیشتووە
بەڵام هەست دەکەم ئەمە لە مەوزوعی لە بابەتەکەی دوای ئەوە ئەو لە بابەتەکەی دوای ئەوە ئەو بنەمایی کە دێت مەوزوعەوەی پێجا دەکاتەوە کەسێ ستەم بکە لە ستەمەی کردوێتی تاوانێک بکە لە تاوانەی کردوێتی نەچێت سزا وەرگرێ و پاک بێتەوە ئەوە حاڵی باشترە و خۆش بەختەیە وەکو ئەوە بەدبەختەیە ئەوکو ئەوەی کە دەچێت سزاکە وەردەگرێت لەمەیان ئاز دەکەم سەرکەوتوو دەبێت و بە پێی ساکردنەوەی ئەمەی کە دەیکا ئەمەی دواتر فعلەن دەتوانین ئەوەی پێشوو ئەمەی کە ئێستا وتم ساکردنەوەکەی هێنی ینی تەواو نییە دەتوانین ئەمیش ساکەینەوە ینی ئەو بنەمایی کە ئێمە دەتوانین فعلەن لەسەر ئەساسی ئەو بنەمایە بڵێن ستەمکردن خراپتر لە ستەم لێکران لە قەزەی دووەمایە ساکردنەوەی مەسەلەی دووەمایە ئەگەر مەسەلەی دووەم لەوانەکەی داهاتووە مەسەلەی دووەم باز دەکەین لە ڕێگەی باسکردنی مەسەلەی دووەمیشەوە ئەم مەسەلەی یەکەم هەڵ دەدەین ساکەینەوە لەسەر بنەمای مەسەلەی دووەم نەک لەسەر ئەو بنەمایی کە سکورات لەم مەسەلا دەیەوێت ئەوەی پێساکاتەوە ستەمکردن یا ستەم لێکران کامیان خراپتر